بابزین دادگای سەربازی لە کوردستان کارەکانیان چۆن ئەنجام دەدەن؟ دادگای سەربازی تایبەتە بە دادگایکردنی ئەو تۆمەتبارانەی کەوا یاسای سزادانی سەربازی دەیانگرێتەوە، ئەوانەی کە بڵێن سەربازن و سەر بە وەزارەتی پێشمەرگە. دەبێ هەڵاتن لە ئەرک و خزمەتی سەربازی سزاکەی چۆن بێت؟ نەورە و دوای ماوەیەکی زۆر یەکێک لە بازگەکانی ئاسایشی هەرێمی کوردستان دەست بەسەر کراوە نێردرایەوە بۆ دادگای سەربازی لێرەشەوە پڕاوی لێکۆڵینەوەی بۆ کرایەوە و نێردرا بۆ چاکسازی گەوران لە هەولێر. ئەمە بابەتەکەی ئەم جارەمانە لە کوردستان بستوسا لە پرۆگرامی تاوان و سزا. ئەم کاتتان باش، سڵاو و ڕێزی ستافی پرۆگرامی تاوان و سزاتان پێڕادەگەینم. من بژاردیلە. تیمی پرۆگرامی ئەم جارەشمان پێک هاتووە لە بەڕێزان دادوەر دادیار حەمید، سەرۆکی دادگای پێداچوونەوەی سەربازی هەرێمی کوردستان، هەروەها دکتۆر عیماد فەتاح، پسپۆڕی یاسای سزادان، لەگەڵ بەڕێز دادوەر کوردەوان نەخشبەندی، سەرۆکی دادگای سەربازی یەک. بەخێربێنە. پێشەوەی بچین گفتوگۆی بابەتەکە بکەین بە ئەو ڤیدیۆی بینین بەیەکەوە، اینجا گفتوگۆی لەسەر دەکەین. لە هەرێمی کوردستان دوو دادگای سەربازی هەیە، یەکێکیان لە هەولێری پایتەخت و ئەوی دیکەیان لە پارێزگای سلێمانیە. ئێرە دادگای سەربازی یەکە لە هەولێر. کاروبارەکانیان تایبەتن بە دەستەبەرکردنی داد و دادپەروەری بۆ ئەو کێشە یاسایانەی کە بەهێزەکانی پێشمەرگی کوردستانەوە تایبەتن. لێرە ژمارەیەک دادوەر و ئەندامی داواکاری گشتی ڕۆژانە بۆ دەستەبەرکردنی دادپەروەری لە نێوان کەسە سەربازیەکان و ڕێخستنی کاری پێشمەرگەکان لە چوارچێوەی یاسادا کارەکانیان ئەنجام دەدەن. لێرە یاسای تایبەتمەند بەهێزەکانی پێشمەرگە بەکاردێت، لە چوارچێوەی یاساکاندا کۆنتڕۆڵی هەموو جۆرە سەرپێچیەک و ئاکاری خراپی نایاسایی دەکرێت. ئامانز دەکاری ئەم فەرمانگەیە بریتیە لە دیاریکردنی هەر سەرپێچیەک و سزادانی بکەرەکەی لەناو ئەو هێزانەی کە لە چوارچێوەی وەزارەتی پێشمەرگەدا کار دەکەن. لێرە لەگەڵ داواکاری گشتی فەرمانگەکە قسە دەکەین لەبارەی کاری فەرمانگەکە و ڕۆڵی داواکاری گشتی لە دادگای سەربازیدا. دادگای سەربازی تایبەتە بە دادگایکردنی ئەو تۆمەتبارانەی کەوا یاسای سزادانی سەربازی دەیانگرێتەوە، ئەوانەی کە بڵێن سەربازن و سەر بە وەزارەتی پێشمەرگەن. وەکو ڕۆڵی داواکاری گشتی، وەکو هەر داواکارێکی گشتی، یعنی کە ئەوانەیە کە بڵێن لە دادگا مەدەنیەکان ئیش دەکەن، ڕۆلی خۆی هەیە. ئەویش لە دانیشتنی دادگا ئامادە دەبێ و مافی ئەوەی هەیە مطالعات تەقدیم بکە یاخود ڕوونکردنەوەکان بڵێن پێشەوەی کە دادگایکردن و مافی تەمیزکردنەوەی بڕیاری دادگای هەیە و هەروەها دەتوانێت بڵێن لە ڕێگای سەرۆکی دادگاوە مناقەشە یاخود گفتوگۆی شاهێدەکان و تۆمەتبار و ئەو کەسانە بکە کە لە ناو دەدگا ئامادەن و هەروەها مافی ئەوەی هەیە کەوا بڵێن داوای خەبیر یاخود بڵێن ئەو کەسانی کە پەیوەندیدارین بە کەیسی ئەو بڵێن ئەو کەیسانی کە لە بەردەمی ڕوبەڕووی دەبنەوە. جۆرەکانی دادگا ئێمە وەکو دادگای سەربازی ئەوە دادگایە کەس بڵێن تایبەتە بە وەزارەتی پێشمەرگە و دادگایی ئەو تۆمەتباران دەکەن کە سەر بە وەزارەتی پێشمەرگەن، بڵێن لەسەر چی ئاسکەری دەوام دەکەن. دادگای تریشمان هەیە دادگای هێزەکانی ئاسایشی ناوەخۆ کە ئەوە تایبەتە بە وەزارەتی ناوەخۆ و دادگایی ئەو کەسانە دەکات کە بڵێن لە سلکی ناوەخۆ دەوام دەکەن یاخۆ سەر بە وەزارەتی ناوەخۆن. لە هەرێمی کوردستان هەردوو دادگای سەربازی یەک و دوو لەگەڵ دادگای تیاهەڵچوونەوەی سەربازی لە ڕێگەی یاسای تایبەتی سەربازی و دادوەرانی تایبەتمەند
بە دادگای سەربازیەکانەوە سزای یاسایی بەسەر هەر کەسێکدا دەسەپێنن لە هەر پلۆپۆستێکی سەربازیدا بێت کە لە چوارچێوەی وەزارەتی پێشمەرگەدا کار بکات بە مەرجێک زۆری کێشەکە پەیوەست بێت بە کاروباری وەزارەتی پێشمەرگە و کێشەکە لە نێوان ئەندامانی سوپا و یەکە جیاوازەکاندا ڕووبدات یاخو هەردوو لایانی دۆسیەکە کە سکاڵاکار و سکاڵا لێکراوە لە کاتی ئەرکی سەربازیدا کێشەیەکیان هەبوو بێت یاخو سکاڵا لێکرا و سەرپێچی ڕێنمایی ئیداری کرد بێت یاخود تاوانێکی ئەنجامدا بێت لە کاتی ئەرک و لە شوێنی ئەرک لەم حاڵاتانەدا ڕوبەرووی دادگای سەربازی دەکرێنەوە و سزای سەربازی بەسەریاندا دەسەپێنرێت پرسیار لێرەدا ئەوەیە ئەو کەسانە چێن کە سزای سەربازی دەدرێن ئایا سزای سەربازی لە چ بارودۆخێکی تاواندا دەسەپێنرێت ئایا میکانزمی کاری دادگا سەربازیەکان چین و چۆنن ئایا جیاوازی چیە لە نێوان دادگای سەربازی و دادگای ئاسایشی هێزەکانی ناوخۆ دادگای هاوبەش چیە و لە چه حاڵەتێکدا کار دەکات بەڵێ ئازیزان دکتۆر دادیار حەزم دەکرد پێناسەی دادگای تەمیزی سەربازی کوردستانم بۆ بکەیت سەرەتا دەستخۆشی ئەو بەرنامە جوانت لێ دەکەم کە بەڕاستی دەنجی داوەتەوە لە وەسەتی مافەروەران و ئەوانەی کە لە سلشی قەزایی و دادوەری کار دەکەن و بابەتی ئەمجارەشت بابەتێکی سەرنجڕاکێشە کە لەوانەیە زۆر کەس شارەزایی لەسەر نەبێت کە دادگا سەربازیەکانە بەڕاستی بەپێی مادەی 39 لە یاسای بنەمای دادگاییکردنی سزایی سەربازی ژمارە 30 ساڵی 2007 کە لە هەرێمی کوردستان بەرکارە لە ساڵی 2011 ئەم دادگایە دادگای پێداچوونەوەی سەربازی پێناسە کراوە کە ئەم دادگایە بەرزترین دەسەڵاتی دادوەری سەربازیە لە هەرێمی کوردستان واتە بەرزترین دادگای سەربازی لە هەرێمی کوردستان دادگای پێداچوونەوەی سەربازیە کە لە پایتەختی هەرێمی کوردستان لە هەولێری ئازیزدا ئەم دادگایە بوونی هەیە ئەم دادگایە بە فەرمانی فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی هەرێمی کوردستان کە بێگومان سەرۆکی هەرێمە ئەم دادگایە دروست دەبێت و بە ڕەزامەندی ئەنجومەنی وەزیران ئەم دادگایە پێک دێ لە سەرۆکی دادگا کە دەبێت دادوەرێک بێ لە پۆلینی یەکەم لە پۆلینەکانی دادوەری ئەوانەی کە لە دادگا شارستانیەکان کار دەکەن و بە ئینتیداب لە ڕێگەی ئەنجومەنی دادوەری دەستنیشان دەکرێت بەڵێ سەرۆکی دادگا دادوەرێکی پۆلینی یەکە کە لەلایەن ئەنجومەنی دادوەری دەستنیشان دەکرێت ئەوش بە مەرسومی بەڵێ ئەم بە مەرسوم تەعین کراوە و چەند ساڵێک زیاد لە 15 ساڵێک لە کاری دادوەری کردووە چون هەر پۆلینێکی دادوەری بە 5 ساڵ کە دادوەر پاش سوێن خواردنی دەست بەکار دەبێت بە پۆلینی 4 دەست بەکار دەبێت ئینجا پۆلینی سێ و پۆلینی 2 ئینجا پۆلینی یەک لە پۆلینی یەکەم ئەم پۆستە دەتوانێت ببێت بە سەرۆکی دادگای پێداچوونەوەی سەربازی ئەم دادگایە دوو جێگری هەیە ئەم سەرۆکە دوو جێگری هەیە ئەم جێگرانە دەبێت ئەفسەری مافەروەر بن کە ڕوتبەیان لە عەمید کەمتر نەبێ یعنی عەمید بەسەرەوە و خزمەتی دادوەریان لە بواری سەربازی یعنی خزمەتی یاساییان لە 12 ساڵ کەمتر نەبێ و هەروەها چوار ئەندام لەم دادگایە کار دەکەن کە ئەوانیش بە هەمان شێوە ئەفسەری مافەروەرن بەڵێ ئەمە لە مادەی 39 لە یاساکە دەستنیشان کراوە چوار ئەندام کە پلەی سەربازیان نابێ لە عەقیدی مافەروەر کەمتر بێ و 10 ساڵ خزمەتیان هەبێ لە بواری یاسایی و دادوەری سەربازی و ئەندامێکی یەدەک ئەم دادگایە لە دوو دەستە پێک دێ دەستەی تایبەتمەند دەستەی یەک کە تایبەتمەندە بە بینینی ئەو کەیسانەی کە بەپێی یاسای سزادانی سەربازی ئەوراقیان پەراوەکەیان بۆ ڕەوانە دەکرێت و دەستەی دوو بە هەمان شێوە بە تایبەتمەندە بە بینینی ئەو کەیسانەی کە لە یاسا سزاییەکانی غەیری سەربازی بۆ نمونە یاسای بێهۆشکەرەکان یان یاسای سزای ئاسایی ینی قانونی عقوباتی عادی ئەوەی کە لە قانونی ژمارە 111 ساڵی 1969 ئەنجام دەدرێت وەکو کوشتن و هەر تاوانێکی تر کە تایبەتمەند بێ بە بینینی دادگای سەربازی
هەر دەستەیەک بە سەرۆکایەتی جێگرێکی سەرۆک لەگەڵ دوو ئەندام ئەم دەستەیە بینینی پەراوەکان دەکا ئەوەی کە لە دادگای سەربازی یەک یان دوو کە دادگای سەربازی یەک وەکو لە راپۆرتەکەتان ئاماژەتان پێکرد لە هەولێرە و دادگای سەربازی دوو لە سلێمانیە هەر کەیسێک کە ئەم دادگایە دەیبینێ لە قەزایای جینایات یعنی ئەو داوایانەی کە تاوانن 5 ساڵ و مانجێک بەسەرەوە ئەمە بە وجوبی ینی ئیلزامیە دەبێت پەراوەکە ڕەوانەی دادگای پێداچوونەوە بکرێ بۆ دووبارە بینینی ئایا بە پێی یاسا ئەم کەیسە بڕیارەکە پەسەندە یاخود پەسەند ئەدێگە لە 5 ساڵ کەمتر بێ کابرا داوایکە بە هەمان شێوە لە 5 ساڵ کەمتر ئەگەر لایانی داوا مەسەرەن ئەو کەسێک کە حکومەکەی لەسەر دەرچووە یاخود لایانی سەربازی زەرمەند لە کێشەکە یاخود داواکاری گشتی ئەو داوانەی کە جونەح بن یعنی کەتن بن دەتوانرێت بە عریزەیەک داوا بکرێت دادگای تەمیزی عسکەری یعنی دادگای پێداچوونەوەی سەربازی داوای کەیسەکە دەکا و سەیری بڕیارەکە دەکا تا چەند موافقە لەگەڵ قانون یاخود مخالف دەگەڕێمەوە لە دکتۆر جەنابی دادوەر حەزم دەکرد پێناسەیەکی کورتی دادگای سەربازیم بۆ بکەیت دواییش باسی ئەوم بۆ بکەیت پێش ساڵی 2011 کارتان لەسەر چی یاسایەک دەکرد پێشەوەی ئەو یاسایانە دەست سەرەتا سوپاس بۆ ئەو دیدارە کە ڕێکخراوە لەلایەن جەنابتانەوە بەڕاستی لە سادەترین پێناسا بۆ دادگای سەربازی ئەتوانین بڵێن پێک دێت لە چەند دادوەرێکی سەربازی کە بڕیار ئەدەن لە دیاریکردنی سزا بۆ هەموو ئەو کەسانەی کە منتەسیبی وەزارەتی پێشمەرگەن هەمووی لە پێشمەرگەیەکی ئاساییەوە تا بەرزترین پلە لە وەزارەتە خازعە بۆ ئەو یاسایە تەنها یەک مەرجی هەیە ئەگەر هاتوو مافی تاکە کەسی مەدەنی تیان نەبێت ئەگەر مافی کەسی تێکەوت لەو حاڵەتەیە اختصاصی محکەمەی عسکەری ئەگۆڕێ ئەگوازرێتەوە بۆ محکەمەی مەدەنی لەوێ یەک لای ئەبێتەوە بەپێی قانون دیاری کراوە بەپێی قانونی سڵ محاکەماتی عسکەری ڕقەمسی ساڵی 2007 کار پێکراو دروستکردنی دادگاکان دیاری کرا بەپێی مادەی 33 محکەمەی عسکەری لە ڕئیسێک پێک دێت زائیدەن 2 عضوی دائیم کە لەگەڵایەتی و عضویەکی احتیاطیش هەیە بۆ ئەو حاڵەتانەی کە ئەگەر هاتو عضویەک نەخۆش بوو یان هەر ئەسبابێکی قانونی هەبوو تعزوری کرد بۆ ئامادەبوونی ئەتوانی عضوی احتیاط بەکاربێنی بەڵێ بەتاکید هەموو ئەندامانی دادگای سەربازی پلەی سەربازیان هەیە و ئینجا دادوەرن چکە ئەبێ ئەوە شەرتە لەگەڵەوەشا ئێمە داواکاری گشتی سەربازیشمان هەیە لە دادگا چکە هەیکلێتی هیچ دادگایەک بەپێی یاسا تەواونی ئەگەر هاتوو داواکاری گشتی حزوری نەبێ لەبەرەوە ئەوان ئەویشمان لەگەڵا هەیە داواکاری گشتیش بۆ خۆی سەر بە بەڕێوەبەراتیەکە لە ناو وەزارەتە ناوی فەرمانگەی داواکاری گشتیە ئێمە لێ بڕیاردەرێکی یاسایی ژێ لە ناو محکەمەکانە ئەو بڕیاردەرە ئیشی تەنزیمکردنی ئەوراق و جەلساتە بۆ ئینەکان ئەمە بە شێوەیەکی پخت لەسەر محکەمەی عسکەری بەس من پێم خۆشایەکە پێش 2011 کارتان لەسەر پێش یاسای ئەمەی کە دەرچووە ئەمەی تاانەمە قانونی عقوباتی عسکەری و ئوسوڵ محاکەماتی عسکەری عراق ئێمە لێرە جێبەجێکین بە حکمی ئەوەی ئێمە بەپێی دەستور لە ضمنی وەزارەتی پێشمەرگە لە ضمنی مەنزومەی دیفاعی عراقیە ئەم یاسایانە یاسایەکی یعنی گشتگیرە بۆ هەموو عێراق کوردستانیش بەشێکە لە عێراق ئێمە لە ساڵی 2011 لە ڕێی وەزارەتەوە لە ڕێگەی بەڕێوەبەرایەتی فەرمانگەی یاسایی نووسرا و بەرز کرایەوە بۆ ئەنجومەنی وەزیران لێوە ڕەفع کرا بۆ پەرلەمان لە پەرلەمان ئینفاز کرا ساڵی 2011 پێش 2011 لە کوردستانە کار بە قانونی عقوباتی عسکەری ڕقم چلی زمانی زوو ئەکرا بەڕاستی یعنی تا ئەو کاتە ئێمە هیچ شتێکی ترمان نەبوو کە کاری پێ بکەین بە ناچاری پابند بووین بەو یاسا کۆنەی کە هەبوو بەس کە ئەم یاسا تازە دەرچوو ئۆتۆماتیکیان ئەو دەورێکی نامێنێ کار لەسەر ئەم یاسایەکرێت تاوان لەم یاسایە من پێم خۆش ئاماژە بە
مجموعەیەک محاکم هەیە کە لە ناو عسکەریە ئیش ئەکا تەنها محکمەی عسکەری و محکمەی تەمیزی عسکەری نییە. ئێمە بەپی یاساکە یەکەم مەرحەلە محکمەی ضابط التەئدیبمان هەیە. محکمەی ضابط التەئدیب طبعا ئەمە هەموو فەرماندەیەک لە ناو هێزی پێشمەرگەی کوردستانە لە ئامرفۆجەوە بۆ سەرەوە ئەتوانێت ئەم محکمەیە تشکیلکە و محکمەیەکی فەردیە یەک کەسە. ئیشی بەڵێ ئیجازەم بدەیت تەوزیحەکەم بۆ جەنابەت. ئیشی ئەم محکمە ضابط التەئدیبە تەنها عقوباتی ئینضیباتی جێبەجێەکە لەگەڵ مخالفات. ئەم دوانە ئەم شتی بەسیط ئەو محکمەی ضابط التەئدیبە قراری لێئەدا وزائدا لەپاڵەوەشە محکمەی ضابط التەئدیب الأقدم هەیە. محکمەی ضابط التەئدیبی یەکەم پلەی نابێت لە نەقیب کەمتر بێت لە ضمنی وحداتی فەوج و کەتیبە و سریا ئەتوانی دروستی بکەیت. بەڵام لەوی تر ئەوەی کە محکمەی ضابط التەئدیبی ئەقدەمە ئەو پلەی نابێت لە مقدم کەمتر بێت لە وحداتێکا کە هەیکلێتی لە لیوا بەسەرەوە بێت، لیوا فەرقە فەیلق ئەوانەی کە هەیە. هەرچەند ئێمە لە کوردستانە تا ئێستا نظامی ئەلوێمان هەیە بە تەنها نەگەشت لە نظامی فەرقە و فەیلق. ئەوانە لەوێ قرار ئەدەن لەسەر ئەو جەرائیمە بەسیطانەی کە باسم کرد عقوباتی ئینضیباتی و هەر لەوێشە بەپێی یاساکە ئاماژەی پێکراوە بۆ ئەوەی ئەو کەسەی کە حکم ئەدرێ زوڵمی لێ نەکرێ منفەزێکی هەبێ مراجعی بکە ئەگەر هاتوو هەستی بە تاوان کرد ئەتوانێت لە خلالی 30 ڕۆژە داوای ئەوە بکە لە فەرماندەکەی خۆی وەکو پێداچوونەوە ئاعتراز بگرێ لەو قراری کە لەلایەن محکمەی ضابط التەئدیب دەرەچێت. ئەمەش دیسان هەر زمانێکە بۆ ئەو پێشمەرگەی یان ئەو کەسەی کە منتەسیبی وەزارەتی پێشمەرگەی و خازع بێ بۆ محکمەی ضابط التەئدیب. دێنە سەر ئەو محکمەکەی تر محکمەی عسکەریە ئەوە ئەرزم کردن کە دوو محکمەمان هەیە، یەکێکیان محکمەی عسکەری یەکە کە لە هەولێرە و موقعی جغرافیەکەی وها هەڵکەوێ هەم پارێزگای هەولێر و پارێزگای دهۆک و بەپێی هەر وحدەیەک نزیک بێ لە موقعی ئێمە لەلایەن فەرمانگەی یاساییەوە پەراوەکە هەواڵا کرێ بۆ ئێمە. محکمەی عسکەری دوو لە سلێمانیە بارەگاکی لەوێش هەر قەزەیەک لەوێ هەبێت ئیحالە کرێ بۆ ئەوان لەبەرەوەی کە سنووری جغرافی ئەوان نزیکترە ئەوانش بە هەمان شێوە ئەیبینن. دوای ئەوە با تەکمیلەی بکەم محکمەی عسکەری مشتەرەکمان هەیە ئێمە. ئەم محکمەی عسکەری مشتەرەکە بەپێی یاسا دیاری کراوە لە بینی وەزارەتی پێشمەرگە و وەزارەتی ناوخۆ و ئاسایشا پێک دێت. بەڵام تەشکیلەکەی ئاماژەی پێکراوە ڕئیسی ئەو محکمەیە مەفروزە ئەبێ لە هێزی پێشمەرگەی کوردستان بێ. ئەوە قانون دیاری کردووە. دوو عزوەکەی کە لەگەڵ لایەتی ئەو دوو عزوانەیەکیان لە ئاسایشە بێشیان لە پۆلیسە بێ و مدەی عامەکەیش بە هەمان شێوە هینی هێزی پێشمەرگەی کوردستانە بێ. کاری ئەمان ئەوەیە ئەگەر هاتوو کێشەیەک لە بینی پۆلیسێک و پێشمەرگەیەکە ڕوویدا دەستگایەکەنیان نایان هەندێک جار ڕوەدا ئەوشتا هەندێک جار ئەو شەر نییە ینی بەڵام ئەگەر کەیسەکە چۆن بێ مەسەن کەیسەکە چۆن مەسەلەن پۆلیسێک پێشمەرگەیەک ئەکوژەیان بە پێچەوانەوە ئەوانەی کە هەردوو تەرەف منتەسیبی دوو وەزارەتی معنی دیارن لەو حاڵەتا ئەبێت لەوێ حەسم بکرێ و بڕیاری ئەو محکمە مشتەرەکەش ئەچێتە محکمەی تەمیزی عسکەری. دەستەکان خۆش ئەگەر ڕێمەوڵات زەنابیدادە دکتۆر عیماد حەزمە کرد باسی بکەی ئەم جۆرە یاسایانە ئەخوێنرێ لە زانکۆ چونکە 5 ساڵە ئێستا بزان بە کەلۆریۆسیۆنیە پێشەکی بەناوی خوای گەورە سلااو ڕێزشم بۆ هێزی پێشمەرگە هەیە کەوا شەو ڕۆژکار دەکەم بۆ ئەوەی ئەمن و ئاسایشی هەرێمی کوردستان بپارێزن. پێش بێمە وەڵامدانەی ئەم پرسیارەت کاک بژار حەزم لێت تەوزیحێک بدەم دەربارەی جۆرەکانی محکەمە بەعام چ محکمەی عادی و چ محکمەی عسکەری ینی مەدەنی و مەدەنی و لە ڕووی جەزائیەوە باڵێ هەدەف لە قانون بریتە لە ڕێخستنی پەیوەندەکانی ناو کۆمەلگایە. ئەگەر وەکو نمونە باسی بکەین ئێمە ئەگەر کاتی پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام کە هیجرەتی کرد بۆ مەدینە یەکەم کار کە کردی بریتی بوو لە دانانی یاسایەک بۆ ئەوەی هەموو پێکەوە لە ژێر سێبەری ئەم یاسایە هیچ مافێک نەفەوتێ. ئێمە بەپێی مادەیەک لە قانون عقوباتی عراقی ژمارە 111 ساڵی 69 دەڵێ لا جەریمە لا عقوبە إلا بالنص جاچێ لە ڕووی قانون عقوباتی عادی یان قانون عقوباتی عسکەری و
هەر کەسێک ئیرادە و ئیدراکی دەبی هەبێت بۆ ئەوی مەسئولی جەزایی لەسەر بێت بۆ ئەوەی ئەگەر هاتو تاوانێکی ئەنجامدا سزا بدرێت کەواتە هەر سەربازێک یان هەر ئەندامێکی هێزی پێشمەرگە بە هەندێک ئیجرعاتدا ڕۆیشتووە بۆ ئەوەی ببێتە پێشمەرگە و تاوان بەعام دەتوانین باسکەین تاوان چەند زۆرێکی هەیە کە دەڵێن چەند زۆرێکی هەیە بە شێوەی گشتی ئەگەر سەیری لە ڕووی سزاوە سێریکەین دەبێتە جینایە و جونحە و مخالفە کە لە قانونی عقوباتی عراقی ئاماژەی پێداوە بە هەمان شێوە لە قانونی عقوباتی عسکەری ئاماژەی پێداوە ئەگەر سەیری بکەین لە ڕووی ڕوکنی شەرعیەوە تاوان دەبێتە تاوانێکی تاوانی عادی و تاوانی عسکەری زۆرە تاوانش ترمان هەیە کە پێدەین تاوانی سیاسی کە تاوانی بکەی بنیەتێکی سیاسی ئێستا دێم ئاماژەی پێدەدەم جەریمەی عادیان تاوانی عادی بریتێ لەو جۆرە تاوانێکەوە هیچ پەیوەندی بە سیستەمی سەربازی نەبێت ئەو کاتەی محکمەی جەزایی عادی سەیری کەیسەکە دەکا و سزای بەسەر تاوانبارەکەدا دەدات تاوانی عسکەریان سەربازی بریتێ لەو جۆرە تاوانێکەوە دژی سیستەمی سەربازی دەبێت نمونە مخالفەی ئەوامری سەربازیە یان فیرارە بۆ نمونە هەر جۆرە تاوانێکەوە لە قانون عقوباتی عسکەریدا ئاماژەی پێدراوە جەریمە تاوانی عسکەری یان بڵێ سزای تاوانی عسکەری فراوانترە لە سزای تاوانی عادی تقریبا هەمان ئەو عقوبانەتە هەیە وەکو بۆ نمونە ئیعدامی هەیە بۆ نمونە سزنی هەیە تا سزنی مؤبەد بی یا مؤقەت بی و حەبسی هەیە غرامەشی هەیە بەڵام لە یاسای سزادانی عسکەری هەندێک سزا هەیە کە لە قانونی عقوباتی عادیدا ئاماژەی پێ نەکراوە بۆ نمونە طردمان هەیە ئیحالە بۆ نیوراتبمان هەیە کە لە قانونی عقوباتی عادیدا ئاماژەی پێ نەدراوە تاوانی عسکەری دەتوانین دابشکەین بۆ دوو بەش تاوانی عسکەری صرف عسکەری بی ڕاستەخۆ عسکەری بە هەموو ئەرکانەکانەوە عسکەری بی ئەوە لێرەدا اختصاصی محکمەی عسکەری دەبێت بەڵێ چکە هیچ مافێکی مەدەنی پێوە نیە بەڵام جۆرە تاوانێکمان هەیە پێ دەنێت تاوانی تێکەڵ بەشێکی عسکەریە و بەشێکی عادیە کەواتە لێرەدا چۆن چارەسەری ئەم جۆرە تاوانێک ئایا دەچێتە بەردەم محکمەی سەربازی یان دەچێتە بەردەم محکمەی جەزایی عادی لێرەدا قانونی ئوسوڵ محاکەماتی عسکەری ئاماژە بەوەیدا ئەگەر هاتوو هەر تاوانێک عسکەری بی پەیوەندی بە مافی شخصی تاکە کەسێک بێت دەچێتە بەردەم محکمەی جەزایی عادی یاخود دەسەڵاتی سەربازی دەتوانێت ئەم جۆرە هەر جۆرە کەیسێکی تاوانی تەحویلی ئیحالەی محکمەی جەزای عادی بکە مەرزنێ ئیلا لە محکمەی سەربازی بڵام بەخۆشان هەر خوبی دەکەن ئەو سزای عقوبەی تەبعی بەڵێ هەم لە شخص حاڵەت هەیە فەرمانبەرە لە دام دەستگایەکی مەدەنی تاوانی دەکات بۆ نمونە ڕەشوەیەک وەردەگرێت بۆ نمونە اختیلاسێک دەکات هەم دائیرەکەی خۆی سزای دەدا وەکو دەچێتە قالبی قانونی ئیداری جا لێرەدا تەنبیهە ئینزارە فەصلە عەزدا و هەمیش دەتوانێت بدرێتە محکەمە ئەو کاتەی کە تاوانە سزا دەدرێتە سزاکان فەرقیان نییە هەمان سزایە بەڵام سزای یاسای عسکەری فراوانترە بەپێی مادەدا لە قانون عقوباتی عسکەری کە دەڵێ ئەم بریتێ لەم عقوباتانە ئیعدام سجن مؤبەد بی یا مؤقەت بی و حەبسی هەیە و غەرامەی هەیە و حەجی هەیە و فەسخی عەقدی هەیە و تەردی هەیە و ئیحالە بۆ نیوراتبی هەیە کەواتە ئەو عقوبەت تەبعیانە لە قانون عقوباتی جەزائیدا ئاماژەی پێ نەدراوە چکە هیچ ڕەبتێکی پێوە نیە چکە سەرباز عسکەری خۆی بەدیلە لە مادەی 11 لە قانونی عقوباتی عسکەری ڕقم 19 ساڵی 2007 فقرەیەکی تایە لەوێ تاوان عقوبات بەدیلە ئێستا مجتەماعی مەدەنی زۆر ئیش لەسەرەوەکەن کە ئەم عقوبە بەدیلە هەبێت لە ناو محاکمی مەدەنیە بەڵام خۆشبەختانە ئێمە لەوێ چانسێک هەیە بۆ هێزی پێشمەرگەی کوردستان ئەڵێ ئەگەر هاتوو ئەفسەرێک عقوبەکەی گەیشت ئەوەی تا 3 ساڵ حەبس 3 ساڵ کەمتر بێ زیاتر نەبێت لەوە ئەکرێ بۆی بگۆڕێ ئەم عقوبەیە بە حرمان من القدم يعني ترفيعي بينكن يان بوي بكن بغرامه جا اما تقريبا اشيت بابي عقوباتي بديله ولا حالتها والله ما نيمان ما دي والله سەبارەت بە دادگا
دادگا لە مەدەنی چۆنە و لە عسکەری چۆنە بەپی مەدەنی حازم کردی لە دەپرسم حەزم دەکرد بەنسبەت وەڵامدانەوەی پرسیارەکەی جەنابەت بەڵێ سیستەمی بەکەلۆرەسی قانون بیتە سیستەمی 5 ساڵان ساڵی پێنجەمی بۆ زیاد کرا هەندێک مادەکەەوە پێویست بوو دابدرێ ئەوش دەستخۆشی لە جەنابی ڕاگری کۆلێژی یازای سانکۆی سەلاحەدین یاریدەری وە سەرۆک بەشی کۆلێژی یاسا کەەوە هەندێک مادە زۆر پێویست بوو دابدرێ بۆ نمونە هەندێک مادە وەکو ممارەسەی میهنەی محامات کەەوە هەر قوتابێک تەخەڕوز دەکە پێویستە بزانرێت ئایا ئەم یاسایە چ دەڵێ دکتۆر دادیار جیاوازی یاساکانی سزادانی هێزی ناوخۆ ئاسایش و سەربازی هەمان مەرجعەتە یان جیاوازە یاساکانیان فەرقی هەیە نەخێر لە ڕووی یاساییەوە یاساکانیان فەرقی هەیە و لە ڕووی مەرجعەتیشەوە فەرقیان یاسا ئەوەی تایبەت بە هێزی ئاسایشی ناوخۆ یاسای سزادانی هێزەکانی ئاسایشی ناوخۆ هەیە و هەروە یاسای بنەمای دادگاییکردنی سزایی عنی قانون ئوسوڵ محاکەمات جەزایی قوە الأمن الداخلي کە دەڵێن هێزەکانی ئاسایشی ناوخۆ ئەمیش یاسایکی تایبەتە کە جیاوازە لە یاسای سزادانی سەربازی لەگەڵ یاسای بنەمای دادگاییکردنی سەربازی ئەمە دوو یاسای جیاواز و لە ڕووی تایبەتمەندی و مەرجعیشەوە وابزانم ئاشکرایە کە ئەوەی تایبەت بە هێزەکانی ئاسایشی ناوخۆ سەر بە وەزارەتی ناوخۆن و دادگای هەمیشەیی هێزەکانی ئاسایشی ناوخۆ هەیە کە ئەم دادگایە سەر بە وەزارەتی ناوخۆیە و ئەم دادگایە تەنها ئیشی تاوانی ئەو کەیسانە سیر دەکات کە تاوان یاخود کەتنن دەربارەی هێزەکانی ئاسایش ناخۆ بەڵام دادگای پێداچوونەوەیان نییە کەیسەکانیان ڕەوانەی دادگای تەمیزی هەرێم دەکرێت یعنی دادگای پێداچوونەوەی مەدەنی بەڵام ئی هێزی پێشمەرگە دادگای سەربازی دادگای پێداچوونەوەش هەیە ئەو محکەمە مشتەرەکە ئەو کاتەکە پۆلیس و مەسەن ئاسایش و سەرباز دادەنیشن لە محکەمەکە بەچی یاسایە کار دەکەن چوە ئەو کاتە ئەوانش دێنە ناو محکەمەی سەربازی ئەو محکەمە مشتەرەکەکە لەسەر بەچی یاسایە کار دەکەن لەوێ لەو محکەمەیە ئەویان تاانێمە ئەو محکەمە مشتەرەکە تەشکیل نەکراوە حالیان نەکراوە بەڵام ئەو یاسای کە جێبەجێکرێ لەسەریان ئەگەر هاتوو تۆمەت بارەکە پێشمەرگە بوو یاسای سزاواتی عسکەری لەسەر جێبەجێبێ ئەگەر هاتوو هینی هێزی ناوخۆ بوو یاسای ئەوان لەسەری جێبەجێ محکەمەیەکە دوو محکەمە لە ناو یەک بەڵێ لە مشتەرەکە یعنی ناوەکەی واسە لەو حاڵەتە هەر کاتێک هەر کامیشان متهمەکە لە کام تەرەف بوو ئەویان جێبەجێبێ هەر بۆ زیاتر تان ئێستا ئێمە لیجنەی مشتەرەکەمان هەیە لیجنەی مشتەرەکمان هەیە چکە تو عادەتەن محکەمە پێشەوەی ئەوراق ببینێ ئەم ئەوراقە پێشتر لەلایەن لیجنەیەک و ئامادە ئەکرێ حالەگرێت لیجنە مشتەرەکەەکە بوونی هەیە لە بینی هەردوو وەزارەت ئێستا حالیان لەبەرەوەی ئەو محکەمە نییە و ئومێ دەکەین لە نزیکە دروستی بکەین ئەوراقەکە ئەگەر هاتو متهمەکە پێشمەرگە بۆ ئەیدەن بە محکەمەی عسکەری ئەگەر هاتو متهمەکە سەر بە وەزارەتی ناوخۆ و ئەیدەن بە محکەمەی هێزەکانی ئاسایشی ناوخۆ دکتۆر دادیار یەک پرسیارترم زیاد لەسەر قسەکانی ئوستازی طبعا ئەهەمیەتی ئەو دادگایە لە چییە ینی ئەو هاوبەشەیە کە دروست کراوە ئەمە مەبدەیەکی زۆر زۆر گرنگی ینی لێ بەدەی دەکرێت ئەوش ئەوەیە کە زەماناتی محاکەمەی عادلە هەبێ ئەوەی کە لە دەستور و لە مواثیق و معاهداتی دەولی إقراري كردوا وكو مثلا مبدئي حق الدفاع المقدس المتهم بريء حتى تثبت إدانته ورتساو كردني ضماناتي عدالة جنائي يعني بون منقرتني فارزر ودابن كردني علنيتي محكمة كو محكمة السري نبي وخاصة نبي وطابعي أوي نبي كضماناتي دفاعي تيدا نبي أما زيادة لبر أو بابتي ك اشتراك كش يعني هاوبەشیە کەش کە دروست دەکرێت هەموو دەبێ ئەم زەماناتێنی تێدا بێت جا ئەگەر ئەفسەر بێ سەر بە وەزارەتی پێشمەرگە بێ ئەمە قانونی خۆی و بە هەمان شێوە ئەگەر سەر بە هێزەکانی ئاسایشی ناوە خۆی بێ ئەمە بە یاسای خۆی و بە شێوازی خۆی دادگایی بکرێت. بەڵام دکتۆر پرسیارشتەوە بۆچی تا ئێستا سەرۆکی دادگای تەمیزی سەربازی ئەندامی ئەنجومەنی دادوەری نییە؟
یاسای دەسەڵاتی دادوەری هەیکەلیەتی ئەنجومەنی دادوەری ڕێک خستووە کە ئەویش پێک دێ لە سەرۆکی ئەنجومەنی دادوەری کە سەرۆکی دادگای پێداچوونەوەی هەرێمی کوردستانە لەگەڵ جێگرەکانی سەرۆک و هەروەها سەرۆکی دادگاکانی تێهەڵچوونەوەی هەر چوار پارێزگایانی هەر چوار ناوچەی هەرێمی کوردستان لەگەڵ سەرۆکی داواکاری گشتی و هەروەها سەرۆکی دەستەی سەرپەرشتیاری دادوەری کە تاکو ئێستا ئەم منسەبە وجودی نییە لە هەرێمی کوردستان. ئەی وەکو مەسەن سەرۆکی دادگای سەربازی پلەدارێکی سەربازیە و جنابیشتان مەدەنیت ئەوە هیچ ئیشکالە دروست ناکات لە کارکردن؟ خۆی یاسایەکە ئەم ئیشەی ڕێک خستووە زیاتر بوونی ئەم عنسوڕەی کە لە دادگا شارستانیەکانە بێتن لە ناو دادگا سەربازەکان کار بکات بوو ئەوەیە تاوەکو ئەو زەماناتانەی کە باس کرا کە گوتم معاهدات و مواثیقی دەولی پەیمان نامە نێودەوڵەتیەکان تەکیدی لێ دەکاتەوە ئەویش مەسەلەی گرنتیکردنی دادگاییکردنی عادلانەیە ئەوەیە کە کەسێکی شارەزا لە کەیسی شارستانی بێتە ناو کەیسە سەربازەکان چونکە هەندێک ئیجراعاتی قانونی هەیە لەوانەیە ئەو کەسێک کە لە کەیسە سەربازیەکان کار دەکات ئەم شارەزاییەی نەبێ بە حکمی ئەوەی کە لە دادگا شارستانیەکان کاری نەکردووە ئەمە ببێتە عنسرێک تاوەکو ئیسیفادەی لێ بکرێ و ڕێگاکانی بۆ ئاسان بکرێ و ڕوون بکرێتەوە. ئێستا یەکێک لەو نمونانە دەبینن کە لە ئاسکەری پێدەن فرار یا واتە هەڵاتن باو نمونێ بینە راپۆرتێکە اینجا زیاتر گفتوگوی لەسەر دەکەن بۆ مشی بکەنەوە ئەوە سزاکەی چۆن دەبێتن. ئەمڕۆ باسی دۆسەی تۆمەتبار پیم میم فاساد میم ناوراویەکی کە لە پێشمەرگەکانی سەربەیەکەی وەزارەتی پێشمەرگە لە کاتی دەوامی فەرمی خۆی هەستاوە بە جێهێشتنی ئەرکی سەربازی خۆی ئێمە بەپێی یاسای سدادانی سەربازی بەپێی مادەی 33 یەکەم داخلی هروب بووە لە دوای 15 ڕۆژ ئەنجومەنی لێکۆڵینەوە بۆ پێکهێنراوە لە یەکەی خۆی لە دوای پێگەێنانی ئەنجومەنی لێکۆڵینەوە ڕێخستنی پەڕاوی لێکۆڵینەوە نێدراوە بۆ دادگای سەربازی لێرەش لە دوای ئەوەی کە ناوبراو لە ڕێگای ڕۆژنامەی فەرمی کە مدەی 30 ڕۆژ پێی ڕادەگەیەندرێت ئامادە بێت لە بەردەم دادگا ناوبراو ئامادە نەبوو ناوبراو سزا درا بە سزای حەبس شەدید ساڵێک و 6 مانگ بەپێی مادەی 33 یەکەم لە یاسای سزادانی سەربازی ژمارە 19 ساڵی 2007 و هەروەها دەرکردنی لە هێزەکانی پێشمەرگەی ئەخراجکردنی بەپێی مادەی حەڤەی یەکەم لە یاسای سزادانی سەربازی ژمارە 19 ساڵی 2007 ئێمە ناوراوە ئەو کاتە سزای غیابی دراوە ناوراوە دوای ماوەیەکی زۆر یەکێک لە بازگەکانی ئاسایشی هەرێمی کوردستان دەست بەسەر کراوە نێردرایەوە بۆ دادگای سەربازی لێرەشەوە پڕاوی لێکۆڵینەوەی بۆ کرایەوە و نێردرا بۆ چاکسازی گەوران لە هەولێر هروب بریتە لەوەی کە هەر منتسبێکی وەزارەتی پێشمەرگە لە ماوەی داوامی فەرمی خۆی کە ئەرکیە بڕاتەوە سەر ئەرکی خۆی 15 ڕۆژ نڕواتەوە سەر ئەرکی خۆی لە دوای ئەوە لە فەرمانەکانی بەشی دوو داخل دەکرێت ئەنجومەنی لێکۆڵینەوەی لەسەر پێک دێنرێت بەپێی مادەی 33 یەکەم لە یاسای سزادانی سەربازی ژمارە 19 ساڵی 2007 ناوبراو داخلی هروب دەبێت. بەڵێ ئازان پرسیارم ئاراستەی جەنابی دادوەرە ئەمە سزاکەی چۆن دەبێت هەڵاتن یان فراری پێدەنن وابزانام لە ئاسکەری ئەمە بۆ خۆی جەریمەی هروبە مادەی 33 لە قانونی عقوباتی عسکەری ڕقم 19 ساڵی 2007 تاان ئێمە لە ناو هێزی پێشمەرگەی کوردستان و لە ناو وەزارەتی دیفاع بڵێن ئێمە ئەم یاسایە وەکو باسم کرد لە سەرەتاینی وەزارەتی دیفاعی عێراقیە ئێمە لێرە بەکاری دێنین لەبەرەوە هەموو ئەو منسەبانەی کە باس ئەکرێ ئێمە وەزارەتەکانی خۆمان مەقامی ئەو ئەگرێتەوە یعنی کاڵین وەزارەتی دیفاع ینی وەزارەتی پێشمەرگە کار لای ئێمە لە ناو هێزی پێشمەرگەی کوردستانە لە ناو هەموو یەکە سەربازیەکانە شتێکمان هەیە لە مستەوای فەوج بەسەرەوە پێوترێ فەرمانەکانی بەشی دوو ئەوامەری قسمەتانی ئەم فەرمانی بەشی دووە تقریباً
لە مەقامی چۆن سیارێک دەرەچێت کەتەلۆکی هەیە یعنی قابلی ئەوە نییە غەڵەتی تیا بکرێ ئەم فەرمانەی بەشی دووە قابلی تەغییر نییە هەر شتێک تەسبیت کرا ڕۆژانەیە لەسەر مووقیفی ئەو وەحدە عسکەریە تەسبیت دەکرێتیە یەکێک لەوانە مۆزوعی حەزوورە جا هەر کەسێک کاتێک کە دواکەوێت لە واجبی خۆی یان لە ئیجازەکەی درەنگتر دێتەوە لە ئەوامری قسمی دووە نەشر ئەکرێ بووی ڕۆژانە ئەمە تیکرارە بێتەوە بە پێی یاسا بۆ پێشمەرگە هەتاوەکو 15 ڕۆژ تهدید کراوە بووی بۆ ئەفسەر 10 ڕۆژە تاوان ئەو فەرقێش بۆ ئەوەیە تاوان ئەفسەر لەبەرەوەی مەسئولێتی بەرزترە ئەو قائیدە مەسئولێتی هەیە ئەبێ التیزامیشی زیاتر بێت لەو کاتە ئەم کەیسەی کە باس کرا دیارە ئەو مدەی تێپەڕاندووە لە 15 ڕۆژەکە تێپەڕیوە کە نەهاتەوە بە پێی یاسا مەجلیسی تحقیقی لەسەر تەشکیلە کرێ مادەی 13 لە قانون عقوبات باس کراوە مەجالیسی تحقیقی عسکەری مجموعێک حاڵەتە یەکێک لەوانە ئەوەیە بۆ چەکیشی پێ بۆ چەکەشی بردووە یانچەکە بەڵێ چەکیشی لا بۆکە بەڵێ ئەمە طبعا مەجلیس تحقیقەکە کە تەشکیل کرابۆی ئێمە خۆشبەختانە لە هەموو لیوایەک لە لیواکانی هێزی پێشمەرگەی کوردستان کەسێکمان هەیە بە ناوی مشاور قانونی ئەم مشاور قانونیە یارمەتی دەرێکی باشە بۆ ڕێکخستنی ئەم ئەوراقی لێکۆڵینەوانە و ناردنی بۆ فەرمانگەی یاسایی کە لەوێش جارێکی تر تەدقیق ئەکرێتەوە تایە اینجا لە ڕێی ئامری ئیحالەوە دێتە محکەمەی عسکەری تاان ئەمە دیارە لەوێ لە وحدەکەی خۆی ئەوراقی بۆ تەنظیم کراوە حسب الأصول بەڵام لەبەر ئەوەی مەجهول محل الإقامە بۆ شوێنی دیار نەبووە ئیشعار مختاریان بۆ کردووە کە ئیشعار مختاری بۆ کرا دیار نییە شوێنی ئەو ئیجراعاتانەی کە پێویستە لە ناو هەموو دۆسیەکە هەبێ نردووانە بۆ فەرمانگەی یاسایی وەزارەت فەرمانگەی یاساییش تەدقیقی گرۆ مەزبوطە هیچ کێشەیەکی نییە لە ڕێی ئامری ئیحالەوە چکە ئەوە یەکێکە لەو فەرقانەی کە هەیە لە بینی ئێمە و محکەمەی مەدەنی مثلا محکمەی مەدەنی قازت تحقیق یەکسەر ئەوراق زانی کاملە قرار ئەینێرێ بۆ ئەو محکمەی کە مختصەپی لە لای ئێمە مەجلیس تحقیقی هەرچەند لە مەقامی قازت تحقیقە بەپێی یاسا دەسەڵاتی هەیە قازت تحقیقی هەیە بەڵام ناتوانێ مباشر بینێرێ بۆ ئێمە ئەو فلتەرەی تایە ئەبێ بچێتە فەرمانگەی یاسایی ئەوان تەدقیق بکەن بۆ ئەگەر خەلەلێک هەبوو چاکی بکەن اینجا دوای ئەوە ئەینێرن لای ئەو کەسەی کە پێوتر ئامر ئیحالە بە پێی یاسا قائدی عامی قواتی مسلحەیە کە جەنابی سەرۆکی هەرێمەکە یان بەڕێز وەزیری پێشمەرگە یان بەڕێز سەرۆکی ئەرکانە ئەو من یخەویلهما جا ئێمە ئێستا لێرە حالێن لە هەرێمی کوردستان بەڕێز وەکیل وەزیر تەخویل کراوە بەو ئیشە ئەو ئەمری ئیحالەکەی پێ دەرکەوە ئەمری ئیحالەکەی پێت هاتوتە لای ئێمە تەوان ئێمە کەسێرمان کرد ئەوراق کاملە هیچ نوقسانێکی تیا نییە لەبەر ئەوەی کە تۆمەتبارەکە دیار نییە بە پێی یاسا ئێمە ئەبێ ئەم تەبلیغەی نەشرکەین لە جەریدە لە دوو جەریدەی ڕسمی لە هەرێمی کوردستان نەشرمان کردووە لەو ڕۆژەی کە نەشر ئەکرێ 30 ڕۆژ چاوەڕێ ئەەکەین بۆ ئەوەی پەیوەندی بکە بە دادگای سەربازیەوە تاوەکو ڕۆژی موعیدی محاکەمەی بۆ دابنین و محکەمە بکرێ ئەگەر ئەو 30 ڕۆژە نەهات خۆی تەسلیم نەکرد ئەو ئیتر مافی نامێنێ ئێمە بۆمان هەیە دەستکەین بە ڕێکاری یاسایی خۆمان بۆ محاکەمەکردنی غیابیەن و ئێمە محاکەمەمان کرد و حکمی لەسەر دەرچوو گەر هەڵەژم وازام ساڵێک و 6 مانگ بوو حکومەکەی کە لەسەری دراوە دوای ئەوەش کە حکمی لەسەر دەرەچێ بە هەمان شێوە بە پێی مادەی 79 ئەو حکومی کە دەرەچێت دیسان لە دوو جەریدەی ڕسمی نەشری ئەەکەینەوە بووی لە هەرێمی کوردستان ئەویش بە پێی ئەوەی کە لە قانونی ئوسوڵ محاکەماتی مەدەنی ئاماژەی پێکراوە ئەگەر مخالەفە بێ مانیەکە بۆ هەیە تانە بدا لەو بڕیارێکی ئێمە دەرمان کردۆ لەسەری ئەگەر جونح بێ 3 مانگە ئەگەر جینایەت بێ 6 مانگە ئێمە ئەو مدەیش تەواو بوو بەسەریا کە ئەمانە هەمووی تەواو بوو ئەم قەرارە ئەبێتە دەرەجەی قەتعی و باتە بێ قابلی تانە نابێتتر تان ئەمە دەرچوو لەسەری و ئەو هەر مراجعی نەکرد کە دەرەجەی قەتعی بڕی قەرارەکەی ئێمە ئۆتۆماتیکیان ئیجراعاتی ئێمە وایە ئەو قەرارە بە کتابێکی ڕسمی لە ڕێی بەڕێوەبەرایەتی گشتی پۆلیسی هەرێمی کوردستانەوە تەعمیمی یەکەین بەسەر هەموو مەنافیزەکانی هەرێمی کوردستانە و مەتارەکانیش ئەمە لە یەکێک لە ناو منفەزەکانە گیرا و هێنایانەوە
تەسلیمی ئێمەیان کردو ئێمەش حسب الأصول کتابمان بۆ کرد و نردومانە بۆ دەستە خۆش بێتن چاکسازی گەورە. دکتۆر عیماد لە یاسای مەدەنیش ئەوە هەیە جرائم المخلة بواجبات الوظيفة نزیکە وەزیفەی خۆی بە جوانی نەکردووە. کاک بژار ئەمە لە مەدەنی قانون عقوباتی عێراقیمان هەیە قانونی ئیداریشمان هەیە قانونی ئەگەر هاتوو ئەم کەسە فەرمانبەری دەستگایەکی مەدەنی بی ئەو کاتەی مخالفەتی کرد دەچێتە بابەتی قالبی قانونی ئیداری هەر مخالفەتی تایبەت بە قانونی ئیداری بەڵام ئەگەر هاتووت ئەو تاوانی کە کردوێتی گەورەترە و دەچێتە قالبی دەزائیات ئەو کاتی دەتوانێت دوو سزا بدرێت هەم لە قانونی ئیداری سزا دەدرێت جا سزایەکەی بۆ نمونە عەزلە فەسڵە تەنبیه زیاتر لە مەدەنی لە جەزایی زیاترە جەزایی حکم محکەمە دەیکا بەڵام لە ئیداری محکەمە نایکە لێژنەیەک دەیکەن لە دائیرەك دروست دەبێت ئەم لێژنەیە لە ڕێگای مدیری یان بەڕێوبەری ئەم شوێنە سزا دەدرێت بەڵام سزایەکە زیاتر پەیوەندی بە ئیداریەوە هەیە نابتە سابقە لەسەریشی بەڵام ئەگەر بچێتە محکەمەی جەزایی حاڵەت هەبووە کەیسی وا هەبووە فەرمانبەرێکە لە دائیرەیەک شتێکی دزیوە لێرەدا بەپێی قانونی ئیداری ئەم شوێنە سزاییدا سزایەکەشی ئەوەیەکەوە فەسڵ بکرێ بەڵام لەگەڵ ئەوەشدا چونکە تاوانێکی گەورەیە دزیە سەریقەیە کە مادە 439 مادە 447 کە قانونی عقوباتی عێراقی تەنزیمی کردووە کەواتە ئیحالەی محکەمەش کرا لێرەدا محکەمەی جەزاییش سزاییدا کەواتە لێرەدا بەوە دوو سزایەک لە ڕووی قانونی ئیداری چونکە ئەو فەرمانبەرە و سزایەک لە بەپێی محکەمەی جەزایی سزادرا تێبنێکی ترم هەیە کاک بژار بەسەبارەت بە محکەمەی عەسکەری هەر سەربازێک ئەگەر بێت و چووە بەردەم محکەمەی عەسکەری بۆی هەیە داوای محامی بکە و ئەسڵ وایە محکەمەی عەسکەری محکەمەی عەلەنی دەبیتن محکەمەی عەلەنی بەڵام ئیستثناءان دەبێتە سڕی ئەگەر هاتوو پەیوەندی بە ئەمنی عام هەبوو یان پەیوەندی بە ئەخلاق و ئاداب عام هەبوو یاخود پەیوەندی بە جهەتێکی عەسکەری هەبوو ئەی بەخۆی ناتوانین داوای بکە بڵێ مۆغڵق بێ ئەمە خەپادێ حەسەب کەیسەکەیە ئەگەر هاتوو ئەم کەیسە پەیوەندی وەکو باسم کرد پەیوەندی بە ئەمنی عامەوە هەبێت کەواتەوە زەرە لەسەر وڵاتەکەمان وا پێویستەکەەوە ببێتە سڕی ئەگەر نا ئەسڵ وایە دەبێت عەلەنی بێتە دەستەکان بڵێ دکتۆر ضبطی جلسە ئیدارەی جلسە ڕئیس محکەمەی کە ئەگەر هاتوو متهمەکە داوای کرد ڕئیس محکەمە سەلاحەتی هەیە بۆی غەڵەقکە بۆ توانە بۆی بکاتە سەڕی یعنی ئەوە سەلاحەتی ڕئیس محکەمەیە بە پێی قانون دکتۆر دادیار بۆ جلسەکانی ئەوە داخراوە کراوە نییە هی محکەمەی تەمیز خۆی محکەمەی تەمیز بەڕاستی محکەمەی ئەوراقە یعنی فەرقی جیاوازی نێوان دادگای پێداچوونەوە لەگەڵ دادگاکانی دی ئەوەیە کە تەنها سەیری کەیسەکە دەکەیت تۆمەتبار ئامادە ناکرێ پارێزەری ئامادە نیە بێ تەنها لائحە دەنووسرێ بۆ نمونە پارێزەری تۆمەتبار لائحەیەک تەقدیم دەکات دەڵێ ئەم بڕیارەی کە لە دادگای سەربازی بۆ نمونەیەک یان دادگای سەربازی دوو دەرچووە بڕیارێکە نایاساییە لەبەر ئەم هۆکارانی خوارەوە یەک دوو سێ هۆکارەکانی خۆی دەنووسێ ئەمە وەکیلی تۆمەتبارە کە پارێزەریتی لائحەکەی خۆی تەقدیم دەکات لە هەمان کات کەیسی ئەو کێشەیە کە لە دادگای سەربازی کۆتایی پێهاتوە بڕیاری پێدەچووە ئەم کەیسە خۆی دێتە بەردەم دادگای تەمیز دادگای تەمیز ئەم هەیەیە کە هەیئەی باسی ئەوم کرد کە هەیئەی یەک و دوومان هەیە و هەیوا هەیئەی عامەشمان هەیە دەستەی گشتی بە سەرۆکایەتی سەرۆکی دادگا و سەرجەم هەردوو جێگر و سەرجەم ئەندامانی ڕەسەنی دادگا دادەنیشن کە ژمارەیان هەفتە ئەم دەستانە کە دادەنیشن مداوەلەی قەزیەکە دەکەن یعنی سەرەتا هەر گچکەترین ئەندام تاوەکو بەرزترین ئەندام تاوەکو سەرۆکی دادگا مداوەلە دەکەن و وەڕعیەکانی خۆیان باز دەکەن دەڵێن بۆ نمونە ئەم کەیسە بڕیاری دادگا موافقی قانونە تەصدیق دەکەین لەبە ئەم سەبەبە یاخود پێچەوانەی یاسایە داوا دەکەین کە ڕەت بکرێتەوە لەبەر ئەم هۆکارە ئەمە ئەم مداوەلەیە کە دەکرێت ئەم مداوەلەیە دەبێت سڕی بێ بەنسبەت دەستەکان دەستەی یەک و دەستەی دوو دەبێت بڕیاریان بە ئیتیفاق دەربچێت یعنی هەر سێ
ئەندام دەبێ بڕیار بدەن لەسەرەوەی کە بڕیارەکە پەسەندە یاخود پەسەند نییە ئەگەر اختلافیان دروست بوو پەراوەکە دەدەنە سەرۆکی دادگا داوا دەکەن کە دەستەی گشتی دابنیشی ئەمزارە حەفت کەسەکە ئەمە وەکو باسم کرد زەماناتی دروستبوونی ئەوەی کە عەدالەت لە کەیسەکان هەبێ ئەمە لەبەروەیە کەسێکی مەدەنی کە دادوەرێکی مەدەنیە دێتن سەرۆکاتی دەستەکە دەکە لەگەڵ ئەم شەش ئەندامەی کە ئەندامی دادگای تەمیزن دوان جێگرن سەرۆک دەستەکانن ئەمە مداوەلە دەکەن بەپێی یاسا مداوەلە سڕیە نابێت هی مەدەنی ژوایە بە هەمان شێوەی مەدەنیش ئەوە مداوەلە سڕیە تەنها لە نەعبێنی ئەندامەکان دەکرێت اینجا ئەگەر بێت و لە دەستەی گشتی دەبێت قەرار بە ئەکتەریە دەبێت ینی بە زۆرینە ئیتر دەبێتە تەسوید نەک تەسویتی عەلەمیەوەنە بەڵام بەپێی ئەو ڕەئیانەی کە لە بەردەستە کام ڕەئی زیاتر بوو بۆ نمونە چار ئەندام گوتی تصدیق وەچار سێ ئەندام گوتی نەقص طبعا ئەو کاتی بڕیارەکە تەصدیق دەدەن دەستەکان خۆش بێ جەنابی دادوەر پێشەوەی دادگای جەزایی عادی بۆ نمونە ئێمە دوو قۆناغمان هەیە بۆ سزادانی تاوانبار مرحلێکمان پێدەنێ مرحلەی تحقیق کەواتە یان تحقیق ابتدایی حاکم تحقیق خودی خۆی دەیکا لێرەدا بەڵام لە مرحلەی دووەم کە پاش ئەوی ئەوراقی حالە دەکرێت چکە لە مرحلەی تحقیقی ابتدایی کە تۆمەتبارەکە دەگیر دەکرێت و مەلەفی بۆ دەکرێتەوە و مادەکە و تەمەن و هەموو ئەوانە لەگە قرار دەکەن ئیحالەی محکەمەی جەزایی دەکرێت جا محکەمەی جەزایی چ جینایەت بی چ جونحە بێتن محکەمەی جەزایی دوو کاری هەیە یەکەم ئەگەر محکەمەی جینایەت وەربگرین چکە محکەمەی جینایەت سەیری ئەو کەیسانە دەکات کە سزایەکە لە 5 ساڵ زیاتر بیداک و 20 ساڵ یاخود ئیعدام بەڵێ ئەگەر هاتوو چۆ محکەمەی جینایەت محکەمەی جینایەت دەورە ئەستێکەی هەیەکەوە سزادانی تاوانبارە لەسەر ئەو تاوانێکەوە لەسەری دەگیر کراوە جا عقوبەکەی لە 5 ساڵ تاکو 20 ساڵە یانی ئەعدامە و دەورەی تری هەیە کە پێدەنێ محکەمەی جینایەت سیفەی تەمیزی وەردەگرێت یعنی تەنها ئەوە نییە بڵێ چونکە هەموو کەسێک ناچێتە بەردەم محکەمەی تەمیز هەندێک کەیس هەیە خودی خۆی محکەمەی جینایەت شێوازی محکەمەی تەمیز وەردەگرێت لە چه حاڵەتێک ئەگەر هاتوو ئەوی مەدەنی جەزایی عادی باڵێ مەدەنی ئەگەر هاتوو تاعن لە قەراری قازی تحقیق بدرێ پێویست ناکە بچێ محکەمەی تەمیز هەر لە محکەمەی جینایەت دەدرێت تەمدیدکردنی تەوقیف ئەوە دەچێتە ژێر محکەمەی جینایەت بە سیفەی تەمیزی محکەمەی جونحش بە هەمان شێوە دوو دەوری هەیە محکەمەی جونح هەر کەیسێک کەوە لە سزایەکەی لە 5 ساڵ کەمتر بێت 5 ساڵیان کەمتر بێت دەچێتە بەردەم محکەمەی جونحە حاکمی محکەمەی جونحە ئەگەر هاتوو محکەمەی جونحە لە خارجی پارێزگا هەبوو حاکمی محکەمەی جونحە دەتوانێت دەوری حاکم تحقیق ببینێت دەتوانێت دەوری حاکمی محکەمەی بەداء ببینێت دەتوانێت دەوری حاکمی محکەمەی ئەحواڵ شخصی مەوا شخصی ببینێت محکەمەی ترمان هەیە کە پێدەنێت محکەمەی ئیستئیناف کە جەنابی دادوەر ئاماژەی پێدا محکەمەی ئیستئیناف ئەسڵ وایە سەیری کەیسی مەدەنی دەکات معاملاتی مەدەنیە عەقدە هەر شتێک بێتن کە پەیوەندی بە کەیسی جەزائیەوە نییە بەڵام لە چ کاتێک محکەمەی ئیستئیناف دەتوانێت سەیری کەیسی جەزایی بکە هەر تاعنێک دژی محکەمەی جونح پێویست ناکە بچێ بەردەم محکەمەی تەمیز ئەو کاتی دەتوانی بچێ بەردەم محکەمەی ئیستئیناف بە سیفەی تەمیزی سەیری ئەو تاعنانە دەکات کەوا دژی محکەمەی جونح درایە جەنابی دادوەر حەزم نەکرد باسی ئەوم بۆ بکەی بەڵگەی تاوان چ دەستگایە کار لەسەر بەڵگەکان دەکاتن لە محکەمەی عەسکەری پێشەوەی جوابیەوە دۆمە با دوو تەوزیح ئیزافە بۆ هەردوو بەڕێز لەسەر قسەکانیان کاگتۆریش باسی کرد لە لای ئێمەش لە مەحاکمی عەسکەری ئێمە لە مەرتەبەی محکەمەی جینایەتین ئەوراقی ئیحالە کە مەجلیسی تحقیقی ئەینێرێ ئیحالەیەکا بۆ ئێمە ئەگەر هاتوو ئەتراف تانیاندا لە ئیحالەکە ئێمە بە سیفەی تەمیزی بۆمان هەیە ئەوە ڕەتەکەینەوە ئەینێرینەوە بۆ تەکمیلەی تحقیقەکە دەستان خۆش ئەی چێ کار لەسەر بەڵگەی تاوان ئێمە ئیسنادەکەین لەسەر ئەو بەڵگە تاوانانەی کە لە کوردستان هەیە بەڵێ جەنابی دادوەر پرسیارێکترم هەیە حەزمە کرد بۆم باسکەی ئەگەر لە ناو سەربازگەیەک قەتلێک ڕوویدا سەربازێک و مەدەنیەک بەڵام شوێنەکە ناو عەسکەرێکە ئەوە چۆن دەبێ ئەو قەزەیە ئەوە زۆر ئاسا مادەی 4 لە ئوسوڵ محاکەماتی عەسکەری حەسری کردووە اختصاسەکە هەر تەرەفی مەدەنی کەوتە ناو کەیسەکە ئۆتۆماتیکی اختصاسی ئێمە نامێنێ ئەچێتە محکەمەی مەدەنی یعنی جای تر ئەگەر
عسكري ضد مدني بيان مدني ضد عسكري بي كيرشنية لهردو حالتك اوتوماتيكيا كمدني هات ناو هەردووچیان ئەچن بۆ كمدني كوت الناو كيسك كيسكا. اوتوماتيكيا بفي قانون اختصاصي محاكم عسكري كوتايدت اجوازرته ومحاكم مدني ئەی ئێوە هەر سزای دەدەن بەڵام ئەو دێتە مەسلەی نا، ئەوە نا، کە تەبعەکە محكمة مدنية بو عقوبة تبعي بو تبعي كده تلاقي بۆ تەبعەکە دێتە لای بالضبط. بۆ یشکار بژار لە قانونی عقوباتی عراقی ئەوەی ژمارە 111 ساڵی 69 بدایت باسم کرد کەەوە جەریمە عسکەری کردە دوو باش جەریمە عسکەری صرف عسکەریە کەەوە دێتە بەردەم محکمەی عسکەری و جەریمەی تێکەڵکە بەشێکی عسکەری و بەشێکی عادیە جاری وا هەیە هاوڵاتیەکی مەدەنی لە سەربازێک دەدا بۆ نمونە یان تاوانێکی دژی دەکە یان بە پێچوانەوە سەربازێک بۆ نمونە لە هاوڵاتێک دەدا ئەو کاتی ئەوە لەبەر ئەوی مافی شخصی تێداە بۆ تاکە کەسەکە یەکسەر دەچێتە بەردەم محکمەی جەزایی عادی باشە دیگە عسکەرەکە مەسەن لە ماڵەوەش مەسەن مشکلەیەکی لەگە ژنەکەی باوڵێن بۆ مشکلیان و ژنەکەی خۆی کوشت ئەوەش هەر ئەبێتە مەدەنی ولی هەر مەدەنی مەدەنی کەوتە ناوێت ئەبێتە مەدەنی وانت حق العام تابع واه. زائدا اطراف بيش مرقبن او اختصاصي محاكم عسكريه بلام يك طرفي مدني هاتنا وموضوعك اختصاصي امكو تايدت اشوا محكمه مدني کۆتایی پرسیارێک مێ ئەگەر بەڵێ فەرمو بەڵگەی تاوان بەڵگەی تاوان جەنابی دادوەر جوانی ڕوون کردەوە بەڵام جیاوازیەک هەیە ئەو کەیسەی کە جەنابت باس کرد ئەوەیە بەنسبەت تاوانی سەربازی جەریمەی عسکەری ئەوەیە کە ئێمە محکمەی تحقیقمان نییە مەجلسی تحقیق تشکیل دەکرێت کاتێک کە تاوانێک ڕوودەدا بەپێی یاسایی ئوسولی محاکەماتی جەزای عسکەری کاتێک کە تاوانێکیان مەود مشتەبه بی بۆ نمونە لە یەکێک لە وحدەکان شێوەیە دەبینی یەکێک لە پلەدارەکان یان یەکێک لە پێشمەرگەکان خوا نەخواستە کۆچی دوایی کرد ئەمە پێی دەڵێن مەود مشتەبه بی ئەمە ئامری وحدە دەبێ مجلس تحقیق تشکیل بکە ئەم مجلس تحقیقە ئەمە صلاحیەتی قازی تحقیقیە هەڵدەستێ بە کۆکردنەوەی بەڵگە و کۆکردنەوەی وەرگرتنی وتەی لایەنەکان و اینجا دەست پێکردن بە فەتحی مەحزەر و کۆکردنەوەی بەڵگەکان و اینجا پاشتر ئەگەر بینیت تۆمەتبارەیە لە کەیسەکە دەتوانێت ئەمر قەبزی بۆ دەربێنێ دەتوانێت تەوقیفی بکە اینجا ئەو بەڵگانەی کە دۆزیوەتەوە بۆ نمونێت سیلاحەتیە ئەگەر پێویستی بە ڕەئی ئەدلەی جینایی هەبێ ئەمە ڕەوانی دائرەی ئەدلەی جینایی دەکا بۆ ئەوەی بۆ نمونە ئەم چەکە ئەم تەقەیە پێکراوە یانە ئەمە بۆ ئەم حالەتانە جەنابی دکتۆر پرسیارێکی ترمە بوو لە کۆتە سەربازێک چەکێکی لایە لە دەرەوەی ماسکە مەسەڵەن دەیدا بە یەکێک ڕەفیقی خزمێکی ئەو یەکە کوشتنیشی پێدەکاتن ئەوە چی لێدە ئەو کەیسە خۆی ئەمە چەکەکەش سەربازی و خۆشی سەربازە خۆی ئەمە ئەگەر بێت و مساعدە بێ و لە مەشروعی تاوانێک مشارەکەی کردبێ ئەمە دەوری دەبێتە شەریک مساهمەی جینایی پێدەڵێن لە قانون بەوەی کە مساعدەی کرێ بەڵام بە شەرتێک دەبێ عنصری عەمد هەبێ یعنی نیەتی ئیزرامی هەبێ بۆ نمونە کەسەکە دەڵێ من دەچم فیلانکە کەس دەکوژم کابرا دەمانچەکە دەردەنێ یان سلاحەکە دەردەنێ دەڵێ فەرمو بڕۆ پێی بکوژە بەڵام کەسێک سەربازێکە مەسەلەن ئاگادارە لە ماڵەوە چەکێکی هەیە بۆ نمونە بە شێوازی ئیسیعارە یان بە شێوازێک دەڵێ بۆ ڕاو دەی بە مونازانچی ئەمە دەبێتە تاوانێک نەک شەریک لە قەتلەکە بۆ نمونە بەڵام دەبێتە تاوانێک ئەوەیە کە جەریمەی مخالفەتی ئینضباطی کردیە کە چەکەکەی ئێمالە بڵێ ئێمالی کردووە کە چەکەکەی داوەتە کەسێکی تر بەڵام وەکو مەشروعی ئیجرامی لە کەسێک کە کەسێک دەکوژێەوە سەربازێک چەکەکەی دەداتەوە دەچێت پێی دەکوژێ ئەمە دەچێتە بابی ئیتیفاقی جینایی مساهمەی جینایی لە مساهمەی جینایش تاوان شەریکە وە لە محکمەی مەدەنی دەبێت ئەو کەسێک کە بە شەرتێک ئەو کەسێک کە کوژا بێ مەدەنی بێ ئۆکەی زۆر سپاس بۆ ستافی پرۆگرام سپاس بۆ مولایەک شەوشان.